بارزان ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەچووە سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. لەسەر ئەم پرسە پەیامنێرمان ڕاستی حەمامین لە ئەنجومەنی سیاسی لە شاری سلێمانی وەردەگرم. ڕاستی سڵاوت لێ بەوە ئەم کاتت باش. ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بەکوێ گەیشتون؟ کاکارزان سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە بە درێژایی ئەمڕۆ بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی لە سلێمانی بەڕێوەچوو ڕۆژ یەکەمی کۆبوونەوەکە کۆتایی هاتووە لە ئێستادا. کۆبوونەوەکە تایبەت بووە بە پەسەندکردنی ئەو پرۆژانی کە لیژنەکانی ئامادەسازی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی سەرکردایەتیدا لیژنەکان دروست کرابوون، ئەو پرۆژانە هێنابوونەوە نێو کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی و بەشێکی زۆریان پەسەند کراون و بڕیار وایە سبەینێش کۆبوونەوەکە بەردەوام بێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی میوانداری بەڕێز مامۆستا شوان ڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کردووە. مامۆستا شوان سڵاو لێبێت و سوپاسم دەرفەتە. دیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەی هیچ ڕۆپڕابوون و ماندووی سوپاس دەکەین دەرفەتە بە ئێمە بەخشی. ئەگەر پێم وڵێ ئەمڕۆ ئێوە باسیشتان کردووە گەشتن بە چ ئەنجامێک؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، هەڵبەتە سەرکردایەتی کۆمەڵ لە کۆبوونەوەکانی ڕابردوو بڕیاری داوەکە بە پشتیوانی خوای گەورە لەم ساڵ کۆنگرەی چوارەمی خۆی گرێ بدە. جا لە پەیڕەوی کۆمەڵدا هاتووە کە سەرکردایەتی کۆمەڵ مکەلەفە معنیە بەوەی کە بەرنامەی کۆنگرە و کۆنفرانسەکانی کۆمەڵ دادەنێ. جا لە کۆبوونەوەی ڕابردووی سەرکردایەتی کۆمەڵ سەرکردایەتی لیژنەیەکی پێکهێنا بۆ ئەوەی کۆمەڵێک کاری گرنگ ئەنجام بدا، بۆ نمونە وەکو گەڵاڵەکردنی ڕەشنووسی پەیڕە و هەروەها ینی بەرنامەی استراتیژی کۆمەڵ. ئیتر ئەمڕۆ هەموو ئەو شتانەمان لە کۆبوونەوەی ئەمڕۆ باس کرد و بە پشتیوانی خوای گەورە کۆبوونەوەکە بەیانیش بەردەوام دەبێ. دیارە پەیڕە و بەو شێوەیە گەڵاڵە کراوەکە هەم سوود لە پەیڕەوی ڕابردوو وەرگیراوە و هەم سوود لە ئەزمموی ئێستاش وەرگیراوە. ئەو پەیڕەوە وێڕای ئەوەی کە لە سەرکردایەتی کۆمەڵ تاوتوێ دەکرێن بە تاکید لەگەڵ ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵ بەو مانایی کە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پێشوش و هەروەها هەمان ئەو پەیڕەوە لە کۆنفرانسە ناوچەیەکانیش لە مەڵبەندەکان واتە تەڕح دەکرێت بۆ ئەوەی تەواو تاوتوێ بکرێ وە سەرنج و پێشداری هەموو ئەندامان و کادیرانی هەموو کۆمەڵی ئیسلامی وەربگیرێ. بەم شێوەیە دەوڵەمەندی کەین، بەم شێوەیە بیبینە نێو کۆنگرە بۆ ئەوەی لەوێندەرێ کۆنگرەیەکی سەرکەوت و نەتیجەدار ببەستین. مامۆستا شوان ئەو درێت پرسیاری ئەمەوێت ئەو پرسیارە بکەم. تەوا ئەوە یەکلا بۆتەوە کە کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2009 کۆنگرە بەسێت و ناشێتە ساڵی 2020؟ بەتەئکید خۆ طبعاً هەرخوا عالیم الغەیبە جاری وایە خوا نەکردە حەدەثێکی وا دێتە پێش ئەت و ناچار دەبی کە کارێکی گرنگی خۆت تەجیل بکەیەوە، بەڵام وەکو نیەت وەکو ئیرادە وەکو قراری قیادە ئەوەیە کە بڕیار دراوە کۆمەڵی ئیسلامی بە پشتیوانی خوای گەورە لەم ساڵدا کۆنگرەی خۆی گرێ بدات. مامۆستا شوان دوای پەسەندکردنی ئەو ڕەشنووسی کە ئەمڕۆ لە بەردەستانەیە ئایا لیژنە باڵا دروستەکرێ بۆ بەستنی کۆنفرانسە ناوچەیەکان؟ جوانە، بە تاکید یەکێک لە ئەرک و مەهامەکانی سەرکردایەتی کۆمەڵ ئەوە دەبی کە یەک لیژنەیەکی تەحەدیری واتە ئامادەکاری کۆنگرە پێک بینی ئەو لیژنەیەکی هەمەلایەنی پسپۆڕی دەبی و هەرچی ئەرکە کە تایبەتە بە کۆنگرە ئەو لیژنەیە پێی هەڵدەستی. جا یەکێک لە ئەرکەکانی بە تاکید ئەنجامدانی کۆنفرانسەکانی مەحەلی و ناوچەیەکانە لە مەڵبەندەکان بەو مانایی بەو مەبەستەی کە پرس و ڕاوێژی تەواو بە ئەندامان و کادیران بکرێت لە هەموو مەڵبەند و ناوچەکان و ئەو پرۆژە پەیڕەوەی کە گەڵاڵە کراوە لەوێ تەڕح بکرێت بۆ ئەوەی ڕایان وەربژیرێ و ئەوان چ شتێک بە پێویست دەزانن بیخەنە ڕوو بۆ ئەوەی سەرکردایەتی کۆمەڵ بۆ نێو کۆنگرە ڕایەکانی و مەشروعەکەی دەوڵەمەندتربی بۆ ئەوەی ڕای هەموو ئەندام و کادیران لە بڕیار و لە پرۆژەکەدا هەبی. زۆر سوپاس بۆ ڕێز مامۆستا شوان ڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. کارزانامەوێ ئاماژەش بەوە بکەم کە کۆمەڵی ئیسلامی بڕیاریشی داوە کە کۆنگرە نەکات لە پێناو کۆنگرەیە تەنها بڵێن کە کۆنگرە کراوە، بەڵکو بڕیاردا و کۆنگرەیەکی نەوعی بکات و کۆنگرەیە بکات کە گۆڕانکاری تیا بێت و مامۆستا عەلی باپیر چەند ڕۆژی ڕابردووە ڕاگەیاند کە گۆڕانکاری لە میکانیزمەکان ناکەن و ئامانجەکانیان نەپارێزن. هەروەها وەکو مامۆستا شوان ڕابەر ئاماژی پێکرد سبەینێش کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەردەوام ئەبێت بۆ
پەسەندکردنی ئەو ڕەشنووسی کە لێژنەی ئاسازی ئامادەی کردووە. ڕاستی حەمامین پێامنەری پێم لە شاری سلێمانیەوە سپاس